ئەو کاتتان باش شاوڕێیان دەزانن چەند ڕۆژێک لەمەوبەر چالاکوان ئیسماعیلچیان لەلایەن چەندین کەسەوە بە فێڵ بردرا ڕفێندرا ئەشکەنجە درا هەوڵیش درا پاکانەی پێپڕ بکرێتەوە. ئەمانە هەموو دەستەخانەی تاوانی گەورە و ئرهاب و کارەساتەکە لەوەدایە لە وڵاتێکی ئەوروپاش ڕوویدا لە پایتەختێکی گەورەیەک لە وڵاتە هەرە زلێزەکانی دنیا کە پایتەختی دیموکراسی بۆ سەدان ساڵ لەمەوبەر بەداخەوە خەڵکانێک هەوڵ دەدەن چاواشەی پێشۆکەن و هەوڵ دەدەن یەکێک لە تاوانبارەکان یەکێک لەو پەرلەمانتاری گۆڕان یاسین خدر بەری پیشاندان و ئەو کەیسا بە بچوو پیشاندان ئەو تاوانە گەورە نەبینن بێن قسە لەسەوە بکەن دە شەق بۆ یان یەک شەق بووە دەست نوکە چەقوو بۆ یان یەک چەقوو بووە. ئەوە کاری خەڵکانێک نییە بەخۆی بڵێ ئازادی خواست. هاوکات لە چەند ڕۆژی ڕابردوو یاسین خدر شاشەکان کۆمەڵێک چاواشە کردیە لەو ڕوانگەوە ئێمە پیسمانزانی کاک ئیسماعیل کە لە بەرباری ئەو ڕۆشەی کەوتێ بە ڕاستەو خۆ بە دەنگ قسە دەکەین نەوەک بەەوە. کاک ئیسماعیل ئەو کاتت باش. ئەو کاتۆ باش سەرچاوەکانم کاکادر. کاک ئیسماعیل ئێوە دوای ئەوەی هێلکەتان تێکرد ئەوە مەوزوعەکە ئەوە بوو بەڵام بینە سەر ئەوەی چۆن ئەتویان برد و دوای ئەوە ڕووداوەکە چۆن بووە گەلۆ خەڵک یەکەم جارە لە زاری خۆتەوە بازکرد ڕەنگی پچر یا هەندێک شت بە دەویت و گوترابێت و ئاگات لێ نەبوو بێ. ئێستا ڕاستەو خۆ ئەگە لە بۆ بەڕێزان گوێگران و بینەرا گوێگران بڵێ چۆن بوو ئەو ڕووداوە چۆن بە فێڵ ئەتویان برد؟ بەڵێ زۆر سپاس کاکادر دەستخۆشی لە جەنابەت دەکەم لەو بەرنامەی بوو بن نەگە سەوتیشم گۆڕابی دەبووی بەڕاستی تەندروستیم زۆر باش نییە بە حکمەوەی سوپاسی خەڵکشی یەکجار زۆر دەکەم پەیوەندی پێوە کردیمە هاوسۆزی خۆی دەربڕیا و دووبارە دەمەوێت ئاماژە بەوەی بکەم بەڕاستی ئەو ڕۆژەی کە یاسین خدر ئەندام پەرلەمانی ماوە بەسەرچووی گۆڕان کە لە پێش وتێلەکەی هێلکە بارانمان کرد بەڕاستی دیارە پەنجەی تۆمەت لۆ من ڕادەشێشرێ و دیارە گوایە ئەم بەخسووسەن لۆ یاسین خدری چوبم ئەوە دوورە لە ڕاستی ئەو ئەدرێسەی وتێلەی ئەمن چوویمە هەموو ئەندام پەرلەمانەکانی تێدایە ئەمن چووم لۆ بە جەماعی بەڵام ئەو کابرایە جغارە خۆرە هاتە دێ جغارەی بخۆ ئەوها یاسین کەتە بەرێکە بارەکە ئەگەنا باوەڕ کارچیایشان بکەت بەرێ هەمان چارەنووسی یاسین خدریان دەبوو. دووش بەڕاستی هەتا هێکە بارانکردنەکەی شتەکان هەموو وەش خۆی بە نۆرمالی دەڕۆیی. ئەو ڕۆژی یاسین خدرمان هێلکە باران کرد کە بە تاختەنێ بووم ئەو ڕۆژی خۆپشاندانێکمان ڕێگە خستبوو وەک پرۆدیستۆی ئەندام پەرلەمانەکان یان وەفتەکەی حکوومەتی ما و بەسەرچووی پەرلەمانی کوردستان گوا بوو بێنە کە یاسین خدر کە دێتە پێش دەرکەی جغارە خۆرە سوتفە یاسین خدر بۆ بەردەکەوی ئەگەنا من نەغایان شخصیم لەگە یاسین خدری هەیە نەبەخسووسەن لۆی چوویمە وەڵی ئەو تێلەی یاسین خدر جغاری لە پێش دەخوا هەموو ئەندام پەرلەمانەکان لێ دەبوو بەڵام ئەمن بە فرسەتم زانی یاسین خدرم مەدەست نەڕوات بە فرسەتم زانی نەڕوات هەتا هێرکۆنە شتەکان بە نۆرمالی ڕۆیی. ئەو ڕۆژی هێلکە بارانکردنەکەی وەفدەشی پەرلەمانی ئێکسپایر هاتوونە بەریتانیا لە شاری لەندەن گوا بوو کۆبنەوە نەبی لە پەرلەمانی بەریتانیا ئەمەش کۆمەڵە چالاکوان کۆمەڵە گەنجێکی خێر لە خۆ نەدی و خۆپشاندانێکمان ڕێگی خشت لە پێش پەرلەمانی بەڵام ئیدی ئەو کۆبنەوەکەیان کانسڵ کردبووە یان بە زمانی کوردی تعزیل کردبووە. هەتا ئێرکوانە هەموو شتەکان زۆر زۆر بە نۆرمالی دەڕووی ئیدی ئێمە هاوڕێیانمان بەڕێک کردو ئەمن هەر لە لەندەن بووم کاکشیڤان هەتا ستێشنەکەش لەگە کاکشیڤانی بووم کاکشیڤانم لێ دابڕە ئەوانە تاقیبم نیان کرد خزم و کەسی یاسین تەلەفۆنیان لۆ من کرد گوتی ئەندام پەرلەمانەکەی یەکێتی ناوی باڵامبۆیە کە پێشوەختە ئەمن تەلەفۆنم لۆ کرد بوو ئەو کابرای هەندێک لە قسەکردنەکەش بەڕاستی بڕک تەزاوزیش کرد بەڵام کە ئینسان خەبات دەکات دڵنیا بە قسەی پێ دەگۆترێ و ئازادە درێ و ئەو شتانە تاسیرمان لێ ناکات وە بگرە
تشجيعشمان دەکات لە بۆی ئەمە لە پێناو ملەتەکەمانە لە پێناو شتی شخصی نییە یەک لە هاوڕێکانمان ئەوانی دێتە خۆپشاندانی تەلەفۆن نۆ دەکاتن کاک ئیسماعیل سڵاو چۆنی باشی ینی باور کە بە ئوسلوبەکی زۆر ینی ڕەفیقانە برایانە تعاملی دەکەم کرد ئەم متمانەم پێ کرد وتی بۆ لە مەطعەمەچە با بچین پرۆدستۆی بکەین ئەمنیش برای ناسم فکریوەی ناکەم ڕاستی ئەوی بە مێشکم دانهاتبی ئەوەیە کە ئەم بن یعنی کاک ئیسماعیل خۆی قەوس یەکێک لەوانە کە لە خۆپشاندانەکان لەگەڵتاندا دۆزەم نای ئەردەلانە وەنیا ئەردەلانە ئەوە بە فێڵ کە لە هەموو خۆپشاندانەکان گوایە دژی دەسەڵاتە و لەگەڵتانە بەڵام ئەو ینی وەی لە تو کرد کە سقە بکەی بچی لە بۆ خۆپشاندانەی وەزانی چالاکیە بەڵێ فەرم کاک ئەو ڕۆژی ئەوە تەلەفۆن نوکردم باوەڕکە کاخادر بزانە مەبدەئی من کووە مەبدەئی ئێمەمانان جەنابەت هاوڕێیان کووە ئەمن زۆر هیلاک بوو بەڵام تەمەشا دەکەم ئەو خەڵکەی لە کوردستانە نەفتی نییە ئاوی نییە عەرەبای نییە موچەی نییە بە تامەزرەوە گوتم باشن چالێکە شکە بکەم سیقەم پێ کرد کە پێشوەی لەگەر ئەو کوڕی سواری سیارەی بم وەڵی تاکە نەفەر بزانیتن ئەوە کاگرانزەر گراوی ئینسانێکی زۆر ڕازگویە نەگلۆ من لۆ هەموو دنیاش لە قسەکردن خلاف ناکاتن گوتم کاگرانزەر شتەشی وایە هەتا ئەو هاشی گوت ئیسماعیل جان مەچوو تکایە گوتم ناوەڵ هەر دەستم ئەمن ئینکاریم کرد چوو یعنی تو کاتێک کاگرانزەر دەڵێ مەچوو خۆی چ بوو هەر چووی ئەخا من ئەو کابرایم دەناسی ئایا ئەو کابرای بە کاک ئیسماعیل ئەتو بۆ چووی ینی سەبەبی چ بوو لەگەر ئەو کەسە چووی لە کاتێکدا تازە هاتبیەوە ماڵ بەڵێ باوەڕکە کاکاتر ئەوانی لە لەندەن دەژین دەزان ژیانی لەندەن کووە ئینسان لە شوێنش دەستە شوێنەشی زۆر هیلاکی ئەمن چالاکێکم کرد و سبەینێ هێوارەکەی سعات چار خۆپشاندانمان کردو بەڵام هەندە تامەزۆی ڕسواکردنی ئەو بەرپرسە جەلادانەی پارتی وێشێتیما کەچ لەو خەڵکەی دەکەن بەس چاکەت و پانتۆری لەمە دەکەن بای 2800 پاوەنی لە ساچیوەی خۆی کەسایەتی ئەو جەلادانە کە لەسەر پشتی ئەو خەڵکە ڕەشوتۆی دەنجیان پێدایە دێن شۆپینی دەکەن بای 10,000 پاوەنی ئەم سیخەم بەو کوڕی کرد زۆر هیلاش یعنی وە بگرە گوتم بابسم چالاکێش بکەم کەچی ئەو کابرایە تووشی ئەو وەزعی کردم شانازیش پێوە دەکەم لە پێناو ملەتەکەم 1000 زاریت کەش باتی بدەم 1000 زاریت کەش ببمە قوربانی ئەمن نەزیاترم لە زەدەش عوسمانی نەزیاترم لە کاوە گەرمیانی نەزیاترم لە شێروانی و هاوڕەکانی لە زیندانەکانی ئاسایش کاک مەفهومە ئەوە غەر ئەتونی دەیانی و کاک غالب و کاک عەلی ئەحمەد ساڵح و دەیان کەسایەت کەلی درایە و لا ئێمە درایە و ئەو شانازیە و ئەو شەرەفە بەبەر هەموو کەس ناکەوێت ڕەنگی زۆر کەس حەسادەتتان پێ دەباتن کاک ئیسماعیل جگە لە دیار ئەردەلانی چیتر بوو ئاوریان تەعەن ببورن یەک دەقە ئەمە 2000 تەلەفۆن بۆ ئەردەلانە کردێ ناوێری جواب داتەوە و بە دوایاندا دەبین ئێمە بە خەباتی مەدەنی ئەوانە وەکو خائینێک لە ناوبەرەی ئۆپۆزیسیۆن بە خەڵک دەناسێنین و داوا لە بنەماڵەکانیان دەکەین ئەو کەسانە ئەوانە تاوانەچیان کردیە خۆتان لێیان بێ بەبەریکەن بەڵێ چیتری لەگەدا بوو ئەردەلان کوڕشکەشی لەگەدا بوو لە پێشەوە دوو کەس بوون نەبناسی ئەو ناوی چییە نەمناسی بەڵێ ڕۆیشتین 10 دقە چارێگەت ئەمن هەل ناو سارێ بوو لە پاش چاک و خۆشی و کاک ئیسماعیل تەندروستیت باشە و ئەو ڕۆ بەڕاستی کار و چالاکێکتان کرد بەتما و بێمە پێش پەرلەمان بەڵام دەرفەت نەبوو ئیدی ئەمن بەڕاستی دەنجیم تەنزیل کرد لە بۆی بەڕاستی نییە وەچی سوار بووم کە سوار بووم شتەکان هەلەو گۆڕی کوی ئینسان دری خەبەر بدە ئەمن دەنجیم تەنزیل کرد دەنکەم لۆ کاگرانزدەری ڕەوان کرد بەڵام 10 دقە چارێک ڕۆیشتین چوینە فەرعەشی تاریک ئەولایە پارک بۆ ئەولایەش ئەو بوو ئیدی بەسەر نەمزانی دەرکەی سیارەی کراوە کە دەکەی سیارەی کراوە نەمزانی یەکن دوونە دەنە پازدەنە بیستنە سێ سیارە ڕاوەستا بوو تاقی منیان دەکرد تاقی منیان چاوەڕێی تویان دەکرد یعنی بەڵێ بەرنامە ڕێژراو بوو بەڵامەدا ڕێژراو بوو
دووش بەڕاستی لێرە دەمێ ئاماژە بەشتەشی بکەم کاکە باورکە زۆر ئاساییە ئینسان کە خەبات دەکا پێی دەکەوی یان بەڵام ئەوە قابلی قبولکردنیە ئەتو بە 15 کەسان بە چاک سیاران بێلەیەک گەنجی بدەیت کاکە من بێدە سەڵات نیمە کە پێم کەتیە ئەو چەند ڕۆژە ئەوە چەند ڕۆژە هێرش دەکرێتە سەرە من بە باش و بە خراپی سوپاسیان دەکەم ئەوانی هێرشیش دەکەنە سەرە من لە بۆی بەڕاستی من کە ڕێم هەر بژاردی دڵنیا بە سوکایەتیم پێ دەکرێت دڵنیا بە قسەی خۆشم پێ دەگوێت دڵنیا بە خەڵک شانازیم پێ دەکەێت دڵنیا بە خەڵک نیش لەم دەبتەوە بەڵام بە 15-16 کەسی هێرش بکەنە سەرە من سوکایەتیم پێ بکەن داوام لێ بکەن لایڤی بکەمەوە کەسی دوایە بە هەمیان هێزم لە قەلبی نمایە موبایلم لێ دەستین کە موبایلەکەم لێ دەستین من موبایلەکەم بەبەسمەی دەموچاوم دەبتەوە ڕووی لێ دەموچاوم دەکەن بزان کە پێشەوەی لەگەوان سوار بوویمە لەگە ئەردەڵانی تەلەفۆن لۆچیە کردیە ئەوەی کاگرانزدەری ڤیددیوەکەی ڕەش دەکەنەوە یعنی شتەکان ئەو بەڵگە چیان ڕەش کردەوە بەس خۆزەکانە داڕێژرا بووە نەک ئەو بووە برێن بە عەشوایی ئەوانە بێن ئەوانە ینی بە بەرنامە داڕێژراوە بوو زۆر ینی بەڕاستی گروپەکە مافیەکانی لەندەن ناوێن خۆیان لەبۆی پێمان خۆش بی پێمان ناخۆش بی سیستەمی بەریتانیا کامیرەیە ڕاستە ئەوە دەرنەچووە ئەو چار سیارە هەمونن بەڵام ئەوە دەرچووە ئەو ئەردەلانە ئەم لەگە ئەردەلانی سوارە بم لە پێش ستێشنی پادینتن یعنی لە پێش ئەو ستێشنەی نەک کامیرەک و نەکدو بگرە هەموو دوکانەکان کامیرەیە کامیرەی حکومەت کاگی ئیسماعیل لەزان جێبانە چینە نا ئەو وردەکاری لێ گەڕین لە بۆ پۆلیس یعنی ئەمە لە وڵاتە چی ئەوروپی دەژین باندن نهێنی هەیە با باس نەکەین ئەوە دڵنیان کە پۆلیس لە بەدوواچوون بە حکمیەوەی ئەو دۆسیێشی سیاسی و فراندنەوە تەعزیبە و هەوڵدان لەو بەراعەتە ئەوە پۆلیس دەگەڕێتەوە سەر کە هەندە ئەرکەچ قورس نییە بەڵام ئەوان بەت بۆیە نچین نمە چۆ ناو هەندە وردەکاری شتیوالە کاگ ئیسماعیل ینی بەو 15 کەسەی داوای چیان لە تو کرد یەکەم وتیان دەبی داوای لێبوردن بکەی داوای لێبوردن بکەی ئەمنیش بەڕاستی ڕاتم کردەوە لە بۆی ئەمن داوای لێبوردنم لە لەندەن بکرد بە لە ڕۆژگار ئەگلاولێری دەم کرد ژیانم دووقاتی ئێرکانش دەو بەڵام ئەمن خۆم دەکەمە قوربانی لە پێناو ئەو مندارەی کە داوای شیری دەکە بابی مۆزەفە ناتانی شیری لۆ بکڕی بەرحاڵ دەمەوێت ئاماژە بەشتەشی بکەم کاکادەجان کە لێم هێزم لە قەلبیدانمە بەڕاستی هیچ شتێک دەبام چیان درابوو کاک ئیسماعیلیان بەڵێ چەند کەسانە چیان درابوو هەندە کراویان لەسەر بوو یعنی زۆر بە پرۆفیشناڵە نەکردویان زۆر نانەوە ئەمەش زانی ومانە بەشێک لەوانە خەڵکانی پرۆفشناڵن ئەزمموی زۆریانەیە بەشچیان بازەوە دەکرێت جەرائیمی تکە تێوە گلاون لای پۆلیس ئەوەیان هەیە بەڵێ کەسانی نزیکی ئەوەی زانیاریانەی دەست ئێمە گەیشتە ڕۆژنامەش خزم و کەسوی یاسین خدر سەرپەرشتی ئەو هێرش شوڕفان نایان کردیە بەڵێ کاکادرجان زۆر ئاسایی و باورکە ئەگەر لەوانەیە ئەو مەوزوعە ئۆندەم نییە ئۆندا خەفتو یان ئۆندا لە بەدرم نەبایە بەڵام کە کاتێ گوتی کاگ یاسین وەرە خوارێ یان مام یاسین وەرە خوارێ یعنی شۆک بووم یعنی شۆک کابرایم دیت هاتە خوارێ لە بۆی ئەمن بەچای خۆت دیتت وەنیان نەکرد پێلەقەی لەسەر سینگی مندانە 100 جار بەمنی گوت گەوات یعنی پێلەقەت بەسە کەچ و خەڵکێ دەرەگە و یاسینە لە بۆی ئەمن نەک ئەمن بەخۆم پارم دابتەوە یان بە ئەنقەزیانەوە لە بۆی ئەوان بە هەمیان لە منیاندا ئەمن هێزم لە قەلبی دانمە نانا ئەوە زۆر ئاساییە براکەم بە 4-5 کەس لێ قورساڵێ ئاماژە بەشتشکە بکە ئەوانە باورکە دوور و نێزیک باش ئەمیان دەناسی دەیانزانی کەسایەتی من کووە تا چاراتەشی چمە بدەکەمەیە یان هێزەکەمەیە توانایەکەمەیە لە بە هەندێک چار سیارە و 15-16 کەسیان لە من خکردەوە ئەگەنا باورکە نەفەرەک بی دوو نەفەریش بی ئەمنیش ئەمنیش وشکامتنی بایاندێ دەستم پێوەیە دیفاع لە خۆم بکەم نەک لە خەڵکی بکەم دیفاع لە خۆم بکەم دیفاع ئەوانە چوینە قالبی ئەوەی على اساس کریتیانە
عشایری و کریستیانەوەی باوەڕکە کاکا دەبێت ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ زۆر ئەمن باوڕم بە عشایی ئۆشتانە نییە لە بۆی ئەمن بەخۆم ڕخنەی لە پارتی وێشێتی دەگرم ئەنگۆ بە زەبری هێز و بە زەبری عشایر و یان زەبری دیوەخان ئەنگۆ حەزەتی خەڵکی دەن کەچی ئەوە بەرامبەر من کرایە ئەمنەها بکەمەوە ئەگەنا جەنابەت بە خۆت باش دەزانی ئەمن چێمە و کاگرانزدەر و هاوڕێیان و سێ بەشی خەڵک دەزانی ئەمن خزمی چێمە و کوڕەپلچی چێمە و کە ئەم حەز ناکەم بەڕاستی بکاتە قالبی ئەوەی بەڕاستی نانا من تەین لەمە ئەمە خەبات دەکەین کاک ئیسماعیل بە ئامانجی ئەوەی گۆڕانکاری لە عەقڵی کۆمەلگای کوردی دروستکەین و هەمومان پێمان دەکرێت بە پارە بە ئەولا تۆڵەی دەسەدی خۆمان بکەینە وەڵام ئەگەر وەمان کرد ئەمەش دەبینە ئەخلاقی پارتی وێچەتی بەهەرحاڵ کاکێز ئەوە تۆ باز لەوت کرد مۆبیلەکان لێستاندی شتیان لێ ڕەش کردیەوە بەڵام ئەوەی ئەمە بزانین ئاپەیە کابزانم ئەمە بزانم کاگرانزدەر بەشەکی هینایتەوە ئەو دەبەر ئەوەی لەف وەتسئاپ دەمانەوێت ئەوە ئۆزانیار بزانین هەر زۆر بە بەسیتی ڕەشکردنەوە دێتەوە بە بۆیە بە ئەوانە خەم نەخۆن خۆش نەبن بەڵێ بمبورە قسەی جەنابی مڕی وەچ پێلاغم لەسەر سینجی دادنێ بزانە ئەخلاقی من کۆ تەعاملکردن بەرامبەر یاسینی بەس بزانە تەماشای ئینسانی کە ئینسان ئەخلاقی هەبوو کە تەعاملی وەچ خۆی لە گەشتەکان کرد باورکە چەند خەڵک دژاتیم دەکە دوایانە ئاخی هەرە چێشن ئاخ باورکە یاسین دەستجی بەموستە ئەو یاسینە دەستجی بەموستە لە بۆی ئەمە نزگم بە خۆم ناوستێ و ئامادەمە 100 جار کەش باجیەوە بدەم و ئەو شۆڕشەش بەردەوام دەبی هەرچ بەرپرسەشی خۆ تاقی دەکات و بابێتە لەندەن لە بۆ دڵنیان لە وێری و باوەڕی تو یعنی کاک ئیسماعیل یاسین داوای چی لە تو دەکرد داوای چی لە تو پێرەکەی لەسەر سینجی من دادنێ خۆش کەلمەی دووبارەکەمەوە کە قسەی ناشر ئەمن دەیتە ناو سیارەی دەموچاوم دەسەڕی دەبێ ڕسمەکی بگرت داوای ڕسمی خۆزگە ڕسمەکەم بگرت باە لە بۆ ئیستا ئینکاری دەکاتێ ئەمن لێ نیمە بەڵام ئەمن لۆ هەموو خەڵکی کوردستان لۆ هەموو خەڵکی کوردستان بەرپرسیارم لەو قسەی خۆم بەڵێم بێ بەخوای گەورە بەڵێم بێ بەخوای گەورە بەڵێم بێ بەخوای گەورە کە موسڵمانم داات و باویشم عاجیە ئەگەر کاک یاسین لەگەر ئەو مەوزوعی نەبوو کاک یاسین کەشف بوو دەستی لەو مەوزوعیدا نەبوو پێلەقەی لە سینجی مندانەنا داوای ڕسمینە من نەکرد بوو ئەوە کە سوکاری یاسی نەبوو ئەمن ئامادەمە هەموو بازەکی بدەم بازەکە هەرچ بیت ئامادەم بدەم لە بۆی بەڕاستی قبولکردن نییەوە کاک ئیسماعیل یەک شت لێرە یاسین لە مینبەرەکانی تەلەڤیزیۆن ئەڵێ من دەستم تێدا نەبوو بۆ پێکەنینەوە دەڵێ ئەوەیە خەڵکی زۆر گلەیی دەکات ڕخنەدەرێ کو بەڵگەوشت نییە کاک ئیسماعیل لەو لەندەنەی کە یاسین ئەوە بووە ینی کۆمنتارت چێ لەسەر ئەوەی کە خەڵک دەرێ لە کاتێکدا ینی بەبێ بەشێک لە خەڵک بیرکات و کاکە تو مۆبیلی لێستی درایەوە لە ناو 14 کەسی ینی بەس یعنی کۆمنتارت چیە خەڵکێک ئەوەندە بێویژدانە بە تو دەڵێ بەڵگەت چیە کە یاسین نەگەردا بووە یان لێت درایە حتا ئەوەندە بێویژدانە ئەڵێ لێت درایە بەڵێ کاک قادرجان پرسیارەشی زۆر جوان لە جێ خۆی ئەگەرمە بین باسی سیستەمی دادوەری ئەوروپای بکەین بەگشتی و بە تایبەتی بەریتانیا سەبارەت بە کێسەکەی من ئەو وەختی دەوێ بەڕاستی ناشتینەوە هەموو وردەکاریەکان ئەگەر کات یاسین مکۆری لەوەی دەکاتن ئەم بەڕاستی زۆرم پێخۆشەوە حەزمێ هەموو ڕۆژە لێدوانی بدە برێم لەگەنیمە هەر زۆرم حەز لێە لێدوانی بدە برێم لەگەنیمە لە بۆی کاک یاسین بەو سیارەی کە هاتیە تێگەیشتی سوکایەتی بە من کردێ کە تێدایە زانیاری ورد هەیە کە چەند سەعاتێک پێشەوەی بگاتەکەنە من هەر بەو سیارەی دێتن سوکایەتی بە من دەکرێت پێشوێ لەگە ئەردڵانی بگەمێندەر دیارە لە کامێری لەگە سیارەی سوار دەبیتن لە پاشان ئەمن دادنێن لەو سیارەی لە چێندرەوە بەڵام ئەوە وەختی دەوێتن ئەوە بە 2 دقە و 5 دقە و بە 2 ڕۆژی ناکرێتن پۆلیس بری ئەوە یاسین تاوانبارە و بیداتە ئەندەرپۆلی و کتابی بکات لۆ پەرلەمانی کوردستان حەسانی لێوەگرنەوە و کتابی بکات لۆ سەفارەتی عێراق لە عەفو سەفارەتی لە عێراق ئەوە وەختی دێ بەڕاستی ئەوانە لەسەریان ئیسپات بووە لەسەریشان ئیسپات دەبی ئەوانە دەگیرێن 24 ساعت ئەوانە 24 ساعت دەگیرێن بەرابن هەمیان بەرەبن کە بەرەبن ڕۆژی محکەمەیان و دادەندرێ کە ڕۆژی محکەمە دادەندرێ مەسەلەن دەرێ
مانگەشتکە محکەمەتەیە محامیەکەی من بەڵێ محامیەکەی من هەڕستیتن ئەو زانیاریەوە پرۆڤ کاک ئیسماعیل مەچۆ ناوردەکاری مەچۆ ناوردەکاریانە کاک ئیسماعیل بە هەر حاڵ جێ لێمە کاک ئیسماعیل بەڵێ جێمێتە چەمنتەهین ئەوە خەڵکانێک نازان ئێمەش ناتوانین هەموو وردەکاریەکان باسکەین ئەوروپا هەر وڵاتە قانونی خۆی هەیە ڕاستەیەکی ئەوروپا زۆربیان قانونیان هاوبەشە تایبەتمەندی خۆی هەیە ئەو لێ دەگەڕێن بۆ قانونیەکان ئێمە ئەوڵ نادەین هیچ ئەوەیەک بکرێتن یاسین هەمومان ئەمەش ئەو سەرچاو و زانیاری پەیوەندیانی پێمان کرا هەموو کەس دەزانی لەگە ئەو مارسی بەمەداوا لەو دوو پەرلەمانتارە نەیگۆڕان دەکەین ئەگەر ویژدان و موڕالیان پەرلەمانتارێک و یەکشکیان لەگەڵە یاسین لەگەڵ چی هاتەکنتان و ئەو چەند یەک دو سەعات پێشتر هەمان ئەو گروپان و یاسین قسەیەکی زۆر ناڕازەکەم ناتوانم بڵێم درۆ بە ڕازی خۆش نییە ئەڵێ ئەمن لەندەن پێ نازانم بچمە دەرێ کاچم خۆ بە تاقتەرێ نەچێ دەرێ تۆ سیارەی خزمت کوڕە خوشکەکانی خۆت ئەتویان بردی ئەوانە یعنی مەحزەلەیە ئەوجا هەر لە بۆ بیرهێنانەوە کاک ئیسماعیل ئەو دێرەمان لەبیر چوو کە زۆر گرنگە لە ناڕازگۆیی یاسین خدر لە فەیسبوک ئەڵێ ئەمن ئەوە ناناسم ئیسماعیل یاسین ببوورە ئیسماعیل سیان برادەرمە ئەتوو برادەرت بوو هەرچەندە ڤیدیۆ کتێ نەفی دەکەی باورکە کار من نایشارمەوە ڕۆژگارە گۆڕان بوومەوە قوربانی گۆڕانیش بوو بەڵام ئەو کاک یاسینە سنوورمان جیاواز بوو هەرچەند جارەش چوومە گردەکەش سوود فۆشم لەگەری نەکردیان نەکێشە شەخصیشم ڕاستە گۆڕان خزمان با تفاصیلی رو باز کنم راستم لسنوری هولیری ما کابرات لسنوری رانی اگر چوب ما گردکش سوت فشمان نکردی بریم بیناسیم یا نیناسیم بالام ام دم لوکاگ یاسینی راست کمو لوکاگ یاسینی کاگ یاسین استعمل اتو امن دناسی یا ناناسی اگر امن دناسی کاگ یک جابری دناس اگر نام ناسی یک جابری دناس اتو لدوانی دی دری او برادر هر بخور لدوانی دی ولا تانيني دری هر نای ناس استعمل نازر کاگ یاسین دم ناسی یا نام ناسی ڕەشیان سپی ئەوەی ئەمن دەزانم نایناسم بەڵام بەقسەوی کاک یاسینی نازانم نە برادەرمە نە هەر نامناسی بەڵێ باشە بچینەوە سەر ئەوەی هەر ئەو بەبیرهێنانەوە بوو کە هەموو بزانن یاسین چەند ناڕازگۆیە ئیتر ئەگەر لە ناسین و ناسین درۆ بکە ئەی ئەبێت لە تاوانێک چۆن بێتن بڵێ ئەرە وەڵا ئەمن کردیت یعنی کەس نییە بێ ئەو دانپیانە لەسەر تەلەڤیزۆنیش کاک ئیسماعیل کۆمەڵێک چیرۆک بە ناوین گۆ گوترا بە ساتووری لێدرا بە چەقوی لێدرا دەست ئازاری ئەوەت کرا تۆ ئایا هیچ لێدوانی وات لۆ کەستایە یان لە چ لێدوانێک بەرپرسی بەڵێ کاقادر ئەمن بەڕاستی پێشەوەی ئەو لێدوانەش لەگەر لقای لەگە جەنابەت بکەم ئەم تەندروستیم زۆر تەواو نییە لەبۆی قەلبم کوترایە دوش خۆم بەڕاستی تەواو نییە ئەم خۆم بە دوورگرت لە ڕووی لێدوان و سۆشیال میدیا ئەگەنا کەناڵەکان زۆر پەیوەندیان پێوە کردیمە ئەم لەو لێدوانی خۆم بەرپرسیارم لەگە کاگرانزدەر گراوی ئەم لەوانە بەرپرسیارم لەبۆی کاگرانزدەر چی گوتبی یان کاگرانزدەر چی لە دیبلۆمات مەگەزین لە دیبلۆماتی مەگەزین وەشی پەیوەندیان پێوە کردیمە ئەمن لە خستەخانەی بوویمە ئەمن پەنجەم چەقۆی پێوە کەتیە پەنجە ئەوەی ساتۆریان لەسە من ناو سای لەسە منمدانە ئەمە شەپ لە ساتۆرەکەیدایە ببنجێم کەتیە کەچی ئستا ئێرەستەوە ڤیدیۆی لەسە من دەکا زۆر پێویژدارانە ڕاست و چەپ دەکەتە ناوێ بەڕاستی ئەو پێویژدارنەبی ئەو مەخلوقانەش دەبیتن لە ناو دنیای سیاست دەمان چیان هەڵ بدرێتەوە ئەمن دەزانی سەرم لە سوڕمایە سەرمنەوەی سوڕمایە هەندێک کەس خۆیان پێ ڕۆشنبیرە هەندێک کەس خۆیان پێ نووسەرە هەندێک کەس خۆیان پێ قوربانیە دێ هێرش دەکاتە سەرمە کە ئەمە قوربانیمە زۆر گرینگە کاقادر هەندێک خۆیان پێ ڕەخنەگرێ خۆیان پێ یعنی قسەیان دەبی لە سەعادەسەکان لە هەرچ بابەتش کەسی ئەمن قوربانیمە هێرشم کرێت سەری دامانە کاکە ئەمن چەقوم پێکەتیە دامان ئەم هیچم پێ نەکرا بەس ئیهانە کرابووم ئەتولو نایم بگەی ئەخ کودی سکراتی من دەکەی ئەو ڕۆ لە من قەومایەکە کە سبێنت دەقەومی عەزیزەکەی من ئەو سبێنت دەقەومێ ئەگەر تو پشتی من نەگری ئەمن ئەو کاتی
ئەم نۆشی جەنابەت نابم بێم هێرش بکەمە سەرەت و بێدەنجی هەرە بژێرم لە بەمە یەک مەبدەمان هەیە بەڵام ئەتوو ماسکەکەم لەسەر دەویت و لابێت هەر کەسێک بێ ئەمە ناوی ناینم بەڕاستی بەڵام دیارە ئەوە چەند ڕۆژە هێرشی ناڕاستە خۆ دەکرێتە سەرە من ئەو هەیە ئەو هەیە بەڵام ئەوانی هێرشیان کردە سەرم باورکە یان دەرێن هێرکە چییە هێلکە چییە کاتێم هێرکەم مەسو بازارێک دەم دەیان شانازیت پێ دەکەین هەموو دەیان شانازیت پێ دەکەین هەری کاکە تو شانازی بە مۆ دەکەی ڕۆژێک دژاتیم دەکەی نازانم بەڕاستێت و ئەتو پیاوی چێ نازانم پیاوی چێ نازانم ئەتو پارەی لە چێ وەرەگری نازانم ئەتو لەسەر کۆشی چێ بەس حەزم لێ بزانم ئەتو بە فیشنی چێ قسەی دەکەی هەبر حەزم لێ بۆتان بەچ کاکەم قوربانی مە قوربانێت کو هێش دەکەی سەرم یاسین دەزانی چێ بەڵێ بوورە کاکادر قسەم تاوکەم یاسین دەزانی چێ کاکە یاسین ئەو ئەندام پەرلەمانێک کە حیزبەکەی ئەم بوویمە قوربانی یاسین ئەوەیە کە دەنجی دایتە سەرۆشی حکوومەت کە ئێستا ئێکسپایر بووە کە هاوڕێکەم لە زیندانە بەبێ هیچ تاوانێک لەسەر گروپ چاتەشی 6 سال حکوم درایە ئەخە یاسین چ فەرقی لەگە پەرێشانی یاسین چ فەرقی لەگە ئەندام پەرلەمانێکی یەکێتی یعنی بەڕاستی ئەو پەڕی بێویژدانیە ئەو پەڕی یعنی حەزەکەم خەڵکی کوردستان ئەمن لە لەندەن دەژیم باورکە ژیانم زۆر خۆشە کاکادر نەک ئەمن هەموو کەسش بە دەنگە ناڕازی و یان بە خێر دەنگە ناڕازی ئەوی لە ئەوروپای بی پێویستی بە هیچ نییە هەموو ژیانیشی پرێکتیڤە بەڵام ئەمن هاتیمە هەموو خۆشیەکانی ژیانم بە قوربانی ئەو خەڵکی دەکەم کە معاشی نیە ئەو کارەبای نیە کەسێت و دێ هێرش دەکەی سەرە من سوکاتی بە من دەکەی کاکە وەڵی وجدان دابی ئەخت مانگەش کە دومانچکە ئەو کەسێک لای دەبتەوە ئەو کاتی کو تەحمل لەگە وەسعەکەی دەکەی کو تەحمل لەگە وەسعەکەی دەکەی چاوڕۆ کاک ئیسماعیل ئێوە هەموو گەنجانەی لەندەن جێگە شانازی هەموومانان ئەو مەخلوقانەش دەبێت هەندێک عەسادەتە هەندێک قینە هەندێک فیتە هەندێک دەسەڵات پارەیان دەداتێ ئیتر ئەو شتانە دەبیتن بە ئەگەر چەند کەسێک هێرشتان دەکات سەر ڕۆژ بە هەزاران کەسیش ئەنگۆی خۆش دەوێت بە شان و باڵتان هاو سۆزە لەگەرت ڕەنگی لە ژیانەدا و هەموو خەڵکە پەیوەندی لە هەموو ئاستەجیەکان پێ نەکردی ئەوەت لە ئەوە نەبیتن کاک ئیسماعیل بەر لەوەی دەچینە سەر بابەتێک جگەلەوە کە ئەتویان بەجی هێشت دوای ئەوە یعنی چەند دەقەل لێیان دای دوای ئەوەیان ئەو شتە پرۆسەی ڕوودێت دوای ئەوە گەیشتە خەستەخانە چارێک دەقە لێیاندام ئیدی هێز نوە بە 15 کەسان چارێک 20 دقیقەی لە نەفەرشی بدەی وڵی وەشکا بدەین لە هەر کەسش دن ئاوی لە قەڵ دووش ئەمن مادی بم ئەو ڕۆژی نانە کێشەنی ئەو واز لەوە بێنە کاکە هەر کەسێک ئەگەر بەڵامانیش بەدە کەسی لێ بدرێ ئەگەر دە کەس بن بەڵێ کاکات لە من دەمێ ئاماژە بە خاڵەشی زۆر گرنگ باورکەم ینی بە پارتی بە یەکێتی بە گۆڕان بە نەوەی نوێ بە هەموو حیزبە سیاسیەکان ئەمن نازانم ئەمن سیوێکی ئاوم کردیە ڕێفراندۆمم کردیە نازانم شنگالم تەسلیم کردیە نازانم چم کردیە کاکە ئەمن قوربانیم دا لە پێناو ملەتەکەم ئەمن قوربانیم دا لە پێناو ئەو خەڵکەی بە هەر هەمویان بە هەموو حیزبەکان بە هەموو سۆشیال میدیا ئۆپۆسیۆن ئەتو خۆت پێ ئۆپۆسیۆنە خۆت پێ مەعارەزە لێ هێرش دەکەی سەر من کە چێم قوربانیمە ئەوە جگەی نیگەرانی کاکادریشە تەبیعیە ئەو بەشی زۆری ئەوانەی ڕەخنە لێ دەگرن ئەو کەسانە یعنی کە خۆیان دەرەخەن بەڵام خەڵکەشی زۆریشان ئەوەیان کردی کاک ئیسماعیل دووش وابزانم هەر ئەو ڕۆیان ئاتی پەیوەندی پێکردی کە دیدار کێ بەس لەبەر ڕەوشی تەندروستی ئەوە نەبووم تەبیعی ئەو شتانە بەڵام ئێستا دەمامچی زۆر کەس هەڵکەوت ئەگەر ئەتو دیفاع لە ئازادی سیاسی مافی مرۆڤ دەکەی گەنجێک خوێنی لێ دەچووڕێ خوێن بەدە کەس لێیاندا ڕفێنرا لەو بەریتانیای تۆ دەی هەموو ئەوانە چاو دەچخێنی قسە لەسەوەی دەکەی نیو یەک شەکل لێدرایاندا نیو سانتیمەتریاندا ئەوە قیمەی بێڕەوشتی سیاسی لە هەر ئینسانێکدا کاک ئیسماعیل دێنەوە سەر ئەو بابەتەی کە بەجیان هێشتی بە دوای ئەوەی لێت بێ ئومێد بوون کە تو بەراعەت نادەی کو گەیشتە خەستەخانە یان چت کرد بەڵێ وڵا پێشوەختە یەکەم تەلەفۆن لە پاش ئەو حادیسەی کە ڕوویدا یەکەم تەلەفۆنم لەو کاگرانزەر گراییوە ئەوە کاگرانزەر ئەو زەر شایە دەتوانی شایدیش بدا یەکەم نەفەر کە سواری سیارەی بووم ئەو دەزانی کە هاتمە خوارێ تووشە حادسەی بووم کاگرانزەریش دەزانیت
سارەگە توی برتە خەسخانە کاکی اسماعیل پۆلیس ئەمنی بتە خستخانەی چۆن پۆلیس لەوێ بوو سوتفە بوو چۆن بوو یان ئەمە نەفەسم لەبەر نما نەمتانی هێز نەبوو تەلەفۆن بکەم خەڵک تەلەفۆنی کردی ئایا خەڵک لەو دەمەی سیارە پێدا هاتیە لە بۆی ئەمن بەڕاستی نازان بەڵام ئەمن بەرپرسیارم ئەو ڕقی دکتۆری هەیە هەموو شتەکەیە کە سیستەمی ئەوروپا ئەو هایە سیستەمی ئەوروپایە کە یەک دەستە خەستەخانە یان توش عادسەش دەبی لە تەقریر توپی دەنووسێ چێ بریتە خەستەخانەی چێنەی برتە خەستەخانەی ئەو شتانە ئاز ناکەم تە هوردەکاری باسکەم ئەوان لە ڕۆژان هەموو شتەشی دڵنیا بە وەک خۆی دێتە بەرچاوی ئەو خەڵکەی بەڵام بەڕاستی کاک قادر ئەوە دوو سێ جارم بگرێمەوە ئەو خاڵەی بەڕاستی عیبە بەڕاستی داوەشانە مردەنیە لۆ ئەو خەڵکەی لە هەمان کاتیش سوپاسی کۆمەڵە خەڵکەشی محتەرەم کۆمەڵە خەڵکی پیا و کۆمەڵە خەڵکەشی بە ویژدان کە هەموو توانای مادی و معنەوی خۆیان لەمون دەربڕیا کە هەرچی پێویست دەکا ئامادەنە سەپۆرتی ممکن بەڵام سوپاس بۆ خۆی گەورە ئەم لە وڵاتی یاسایمە حەز ناکەم شتێک ئەو خەزی بە ڕابم بەڵام ئەو قسانم لە بۆ ئەو کەسانەیە ئەوانی خۆیان پێ ڕۆژنامە نووسە چالاگوانە نووسەرە یان ژمارەیان کەمە کاگسمە هەرمەگرە ئەوانە بڕوا بکە بە شتی حەسوودی بەوە دەبن کە بە قەدەر تو بە قەد پیارە خوێنە تو غیرەتیان نییە زین نیگەرانی کا قادر ئەوە جێ نیگەرانی من ڕۆژێک شانازی بە کاقادری وەکەم ڕۆژەشیش ناو لایڤی برێم وەڵام ئەمنی چی ئەو گروپەکەنیە هێلکەنیە خەکاکە ئەو نیفاقت لەچ ئەو دووڕوویەت لەچ ئەوەی قەوز بدەم کاک اسماعیل ئەوەی دژی ئەدام بێ ئەوەی مەسەن دژی گەندەڵی بێ ئەوەی دژی ئەشکەنجدان بێ نابێ بە چیلۆ بپێورێ یەک شەقی پێکەتە یەک دە دیناری دزیە دەبێ وەکو پرەنسیب ئەوەی دژی ئەدامە دەبێت دژی ئەدامی هەموو کەسێک بێ ئەگەرە تو تەئیدی هێلکە دەکەی ناکرێ برێ لە مەسرور بدرێ بەڵام لە یەکەشکە نەدرێت کە دەنجی بەو کابینەی مەسروریدایە بەردەک لە بەردەکانی کابینە مەسرورە ینی ئەوە زۆر دووفاقێکی گەورەیە و خەڵکەکی زۆر بەغەڵەت تێدەگاتن لە هەموو شوێنێک ئەمن ببوورە و قەوسە دەم لەبەرەوەی ئێمە زیاتر لەو ئەوەنە کە یەک مۆزەف لە دائیرەیەک غەڵەت دەکا وەزیری سەرەوە داوای دەست دەچێشتەوە لەبەر ئەوی لەسەر هەموو حزب حکوومەتەکەی دەشێتەوە هەموو پەرلەمانتارەکانی گۆڕان یەکێتی پارتی هەموو کادیرەکانیان بەشەکن لەو سیستەمەی کە غەدر لە خەڵک کرایە بەشەکن لەو سیستەمەی بۆیە ئەوە ناکرێ یاسین خدرەکان گۆڕان بە سەردەمی گۆڕان پیوریان ڕێوەڵاهی یاسین کەمی ئەوەیە ژیانی های لایف نەبوو چی ئەوانی کە بەرحال با من نەچمە سەر ئەوەی کاک اسماعیل ئەوەی لێگەڕێ لە بەرچاوی خەڵک دەرکەوتن ئەوانە کە کەسانێکی ناڕازگۆن با نەچینە سەر ئەو بابەتە ئەو خەمیمە شەڕیمە لەو ئازادیە کاروانی خەبات ئەو نوع خائینانە لەبەرەی ئۆپۆزیسیۆن هەموو کات ئەوە دەبێت کە چی خەستە کە پۆلیس ئەتووی برد لە خەستەخانەی چەند سەعات مایەوە کاک اسماعیل یان وەختەکەت ئەمە لە خەستەخانەی ئەو شەوی حادسە ڕوویدا دەس بینە سەعات 20 دقە کاکشیبانم لەگەدا بوو لەگە برادرشتکە دوای چونە بنکەی پۆلیسی ئیدی شکایەتی خۆمان کردو بەڵام کاک قادر دەمەوێت ئاماژە بە خاڵەکی زۆر حەساس و زۆر بەڕاستی ئەمە داوای یاسایی لەسەر ئەو جواتش دەنووسم ناوی پێم وابی ناوی کاک فوادە لەسەر تەلەڤیزۆنی کو ڕێگە بەخۆی دەدا لە ڕوودا و دەرێمە تەقریر توبیمان لەکنە ئەو دوو کەسەی شار بەڕاستی کاک اسماعیل تا ئێستا تەقریر توبیەکەت بەدەست گەیشتیە والله وبالله والله لا تقريت بنازم سنوسه نازم ديتم لبوي اوا دكتور لا يعني هیچ نامەد لۆ هاتیە لە خەستەخانەیەوە ئەو نامێک بڵاوت کرد بیتۆ کەگەر بێت یەکەم کەس دەدرێتە تو خۆ نادرێتە جڤاتی نیشتیمانی ئایا ئەتوو لۆ هاتیەوە ئەگەر لۆ هاتێت بڵاوت کردەوە ئەگەر کار قادر طبعا ئەو دڵنیا بە ئەوە زۆر لە سەریکەت و وەبگرم داوای یاساییشی لەسەر تۆمار دەکەم ئەگەر ئەو تەقریر توبی لەکەم بوو
بابراوی کاتەوە ئەگە ئەو تەقلید و بیلەکەم بوو ئەمن ئامادەمە هەر ئەو دیتویشی ینی مەبەست ئەخر ئەمن لەکەن کا قادرجان یعنی بەدیت ئەو کە پێیان گوتی یان کە دیتیتی یان هەر شتێک بی ئەخر ئەمن نەخۆشەکەمە چوویمە خەستەخانەی باشە ماقولە دکتۆر نەداتە من بداتە یەکەشکا کە نەیناسی کە خەستەخانەکەی نازانی ناوی خەستەخانەکەش چییە ئەخە بەڕاستی ئەو دووڕوویەی ئەو ئەندامی جوواتی بەڕاستی ئەوە بێویژدانیە ئەمن نەخۆشەکەمە بە من کەتیە ئیشاعیان لۆ گرتیمە یعنی فاسم کرا فاس حملو کرا یان هەموو شتێکم لۆ کرا ئەمن تەقلید و بیم وەرنەگرتی کەتی ئەو تەقلید و لە شەینا کا بێ زەحمەت جەنابی کاک فواد ئەندامی جوات کا بەس پێم برێ ئەتۆ تەقلید و بێکە لە چینە داوەدەی ئەتۆ تەقلید و بێکەی براوکەوە من ئامادەمە هەم بازشی بدەم ئەخ ئەمن لەکرم نەبێت لە شێ لەکرد بۆ لە ڕوودا و دەرەی ئەمە تەقلید و بیمان دیتیە ئەخە لە چێ دیتت ها کورا کاک من دەبێت یەک سەرنج بدەم یەکێک لەو برادرانی لەگەڵت بووە ئەمە قسەمان لەگەڵ کاک وەڵڵای ئەم بۆیە ئەو قسانەم کردی و مەزدی باشە بۆ ئەوی خەڵک گورەی بەرز بی و هەست پێ نەکەن وتی ئەمە لەو ڕوانگەەوە کردیتم نەک لەو ڕوانگەی کە بڵێن هیچ ڕووی نەدایە گوتی زۆر نیگەران بوو دیار بوو لەسەرەوەی بەرحاڵ با نەچینەوە سەر ئەوەی کاک ئیسماعیل گۆڕان هەتە لە بەیاننامەکەی فەڵتەیەکی سیاسی داوە و ئەوە شکستەی گەورەیە لە بۆیان هەتە لە ڕووی میدیایی و ئەوە کاک ئیسماعیل گلەیەک لە ئێوە دەکرێتن ئەڵێن لەولا بەهێلکە لە پەرلەمانتارێک دەدرێت بە هەمان شێوە گوڵ دەدەنە پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوان حسەیان زیاتریش لە تاوان و لە دەسەڵاتەیە کۆمنتاری گۆچیە لەوەی کاک ئیسماعیل ئەنگۆ ڕەخنەیەکی زۆرتان هاتە سەر کە لەلایەک هێلکەبارانی حزبێک دەکەن کە دەنجی بە کابینەی مەسرور بارزانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕاندا لە لایشکە گوڵبارانی هەمان حزبش کە دەکەن کە دەستیان سووترە بەو تاوانە کۆمنتارت چییە لەسەر ئەو ڕەخنانەی دەگیرێت باوەڕکە کاقادر زۆر پێم خۆش بۆ پرسیارت کرد خەڵکەکی زۆری ئەوڕسمەی کردە گرافیک لە کۆمنتی دادەنیان پۆست دەکەم ئەمن پێشوەختە ئەو کابرای هەر ناناسم نەدیدیت نە زانیاریم لەسەری هەبووە پێم وا بیناوی کاکزگریە زێباریەکە غەڵەتم نەکردبی جەماعاتی بادینان چەند کەسەشی قوربانی چەند کەسەشی غەدر لێکرا و پەیوەندیان پێوە کردیمە کاکە وەڵی ئەو کاری بنە ماڵی زیندانیەکان پێت وایە بە هاوڕێکانیان بەڵێ بەرپرسیارمەوەی جگەلەوەی پێیان گوتیم لە پاشان کە گوڵم لۆ بردیە دەستخۆشیان لێکردینە نەک بەمانەیە ئەو کابرایە پارتیەیان یەکێتیان گۆڕە دەستخۆشیان لێ کردی ئەو کابرا لە مووقیفەکانی چوتە دادگای سەپۆرتی هەموو بوارەش کردیە مەوزوعی ئەو گوڵی ئەوە بووە ئەگەنا بەخوای هەموو ئەندام پەرلەمانەکان لەکنە من یەکن ئەو گرشمانایتە ئەو کابرای جگە لەوەی مووقیفی بادینان سەبارەت بە بادینان هیچ مەوزوع عشکە نییە هەر شتێکی بووە ئەم بەرپرسیارم جگە لەوەندەی بەڵێ ئەی نازانم ئاگاداریان نا کۆمەڵێک لەو بنەماڵەی زیندان دوو لەوانەی زیندان بوون هاتونە دەرەوە بێریڤان خان و باوکی کاک ئەحمەد پیران دەستخۆشیان لە ئێوە کرد کات برای گۆدار زێباری دەستخۆشیان لەوەی کرد کە ئەنگۆ گوڵتان برد لەبەر ئەوەی ئەوان دەڵێن ئێمە دەزانین ئەو پەرلەمانتارە بە کەڵکمان هاتیە یعنی قسەکەم هەم لەو قسانە بەرپرسیارم تازە ئاماژەم بەوەدا گوتم جەماعەتی بادینان یعنی نەرمیتان نییە لە بەرامبەر یەکێتی وەک تۆمەتبار دەکرێن کەنگۆ لەگەر یەکێتی نەرمن بۆیە ئەوە تاک یا لەلایەک ڕختان لە گۆڕان دەبتەوە و بەڵێ باورکە کاقادرجان جەنابەت ئاگاداری هەموو خەڵکی ئاگادارە ئەم تەلەفۆن لۆ باوێڵی کردیە تەلەفۆن لۆ باوی کردیە هەروە بێتەوە بڵاویشتان کردەوە باریشم کردەوە کە باوێڵ 2000 جوونی بە من دەدا یان بەڵێ ئەمن چەند ڕۆژێک پێویستاکە ئەو عادسەی بەسەدا لەگەنا من تەلەفۆن و ڕاوشکاری خودی باوێڵی کردیە دەرێن بە باوێڵ تاالبانی برێ بابێتە لەندەن چاوەڕێی دەکەم یعنی ئەوە نییە ئەمن باڵی یەکێتی بم باڵی فرانکەسی بم باڵی ئەوەی بووم ئەمن هەموو سەرکردەکان ئەوانی بمبورە کەندە کەلیمە بەکاردێنین بانەرم سەرکردا سەتەی سیاسی سەرکردنینە بەڕاستی سەرکردە ئەوەیە سەرکردەیە لە پێناو ملەتەکەی قوربانی بدا با بە خۆی برسی بیتن ملەتەکەی تێربی هەمیان بە یەک نەفەس تەماشا دەکەم کەسیشان لە کەسیان باشتر نییە مەوزوعی ئەو گوڵەش یان مەوزوعی ئەو هێلکەی بەخۆی یاسین کەتەبەرێ
هێلکەی مۆزوی ئەو گرۆش بەرپرسیارم ئێستا چەند پۆستیشن لۆ ڕەوان دەکەم لەگەر ئەو لای بەڵێ وای ئەمەش دیتمان لە دیدارەکەی خۆشمان دامان نا بە هەر حاڵ ئەوە خاڵک بوو ئیتر ئەوانەی کە هیچیان پێ نەبینێ دەدوو لە زمەی بچووک دەگەڕێن ئەگەنا هەر ئینسانێک هەر ڕەخنە و سەرنجەچی لەگەن گۆشەبی بەس دەبووە یەکەم شت بەشداری ئەو کەمپینەی ڕسواکردنی یاسین خدر و گروپە تیرۆریستەکەی بن کە هێرشیان کردیتە سەرنگۆ ئەون نەیەکە نە دووە نە سێ نە دێ نە پازدەیە باشە هەموو خەڵک دەرێن باشە یعنی ئەمن لۆ داهێنانشینەکە لۆ مووقیفی هەیە لە هەموو شتەشی سەبارەت بە زوڵم لێکراوەکان سەبارەت بە قوربانیەکان کە هاوڕێمان ئێستا لە گوتم لۆ گوڵین و نەبین هەستا کاکە وەڵا ئەمن ئەو ڕۆژی چوویمە کە گورمان و بخۆم بەتەنێ نەبوویمە کاکشیبانیشم لەگەدا والله هەموو سەرکردەکانی هەموو سەرکردەکان دەگەویستی بێک نەفەسی تەماشا دەکەین لە بۆی باشیان تێدا نیە هەمویان یەک لە یەک خراپترن دڵنیان لەوەی ئەگەر پەرلەمانتارێکی شتیتان بگرت بە لە ویشتان دەداتن کاکی ئیسماعیل کۆتایی پرسیارمان ئەوەیە هیچێک لە فەیسبووکچیەکانی ناو سۆسیال میدیا کە بەس ڕەخنە دەگرێتن هیچێک لەو ڕەخنانەی لەوەیە دەرێ یعنی کە لێتان دەدرێ و چی پیاو بن وەکو نەگرێن بەنمونە ینی هەندە وشەی زۆر بێزار کرد و ئەو بوو یان پێتان دەڕێ منداڵ کە نازانم شت بە ڕیشە هەم بە ئیشە بە تەمەنەیان بە گوێری و ئەخلاقی کۆمەڵایەتیە کە ئێوە لەو کاتەی کە خوێنتان لێ دەچۆڕا هەموو جەستەتان لە لەندەن کە کەم حاڵەتی وا دەگمەن هێوازم چە میدیایکی جیهانیش پەیوەندیان پێکردین ئەوەندا حەدەسەکە گەورە بووە پێتان دەڵێ دەبایە چ پیا و هیچتان باز نەکرد بە خۆتان بگرت بایە ئەنگۆ قەت گریایە قەت پینگتان کردیا کە لەو کاتە دێ ئەو فەیسبوک چییە ئەو قسانەتان پێ دەڵێ کاکادرجان مەسەلەن ئینسان سروشتی ئینسانی وایە فەسادەت و حەسوودی ئەوە لە هەموو شوێنەش هەر زۆر لە خاستن لە کۆمەلگای کوردی نەفەر هەیە ساڵانێکە لە ئەوروپای دەژی یەک 50 سانتیمی لێ بترازێ 50 سانتیم لە لاپتۆپی ناتانی لە پێش دەرگە یەک چالاکی بکە کابراوەکی منی پێ ناکرێت جورئەتی نییە ئەو جورئەتەی نییە ئەو خیرەتەی نییە بێتە پێش مەسروری هێرکە بارانی بکە ئەو جورئەتەی نییە بێتن ئەندام پەرلەمانی هێرکە بارانکە حەسوودی دەباتن یعنی پێت وایە یەک حەسوودی بە یەکەکی باتن دەستخۆشی لێ دەکا نەخێر ئەگەر ئەمن حەز ناکەم بەڕاستی کاکات بە خۆت لەوانێت جەنابەت باش ئەم بناسی ئەمن حەزم نەو شەرات سەخا پەیام و مەیامانە نییە ئەمە یەک جار جوابمان دەیتەوە کاکژوان پێمای پەیامەکی لۆ ڕەوان کرد ئەگەنا بەڕاستی ئەمەش قسەمان پێیە دەزانین ئەو کابرایە وەشکابتەی چ دەکا و چ ناکا و بەڵام ئەمە وجدانمان تەعامل دەکەین لەگە وجدانمان تەعامل دەکەین ئەمە عەزمان لێیە بەرەشی خۆمان دروستکەین بەرەکە فراوان بی نەک ئەمن هێرش بکەمە سەتاش مشکلەی من تاک نییە مشکلەی من دوو بنەماڵی جەلادی جاش و مافیەیە ئەو خەڵکیان تووشی 2000 مانەتی کردیان ئەگە پێم ڕەخنێ لە تاشی بگرم بە یەک سەعاتی نییە بە یەک سەعاتی بزانیاری نییە زانیاری لە 10 ساڵی تەمەنی هەتا ئێستاکەی هەموو کۆ دەکەمەوە بەڵام ئەمن مشکلی تاکەم نییە کابرا دێ لە سەعادەسی من خۆی بکاتە بە زمانی شیرینی خۆمان کوردەواری فۆرمەنی کللوی ئەخات و بەس پێم بڵێ زانیاری لە چیم ئەدوو بەس وەرە یەک جار چەند ساڵە لە ئەوروپای یەک چالاکیم پێ بڵێ مەیدانی دەی یەک چالاکی مەیدانی خۆمەش دەزانین ئەمەش دەزانین ئەتووە ڕۆژە لە کۆشیەکە چی ئەمەش دەزانین دۆشکا بدەنی چێ سەپۆرتت دەکا ئیسماعیل قەزمان لەوەدا یعنی عیبە ئەگەر خەڵکێک بڵێ لێم درایە عیبە ئەگەر بەو پێ بێتن ئەگەر بەو پێ ڕێی ئەو برای هەر ئەو برادرە بە خۆی ناوی 8 کەس کەمپینی لە بۆ کردیە و قسەی کردیە و باسی کردیا من لە بەوەم نیانی هەتا بە خۆی دخوای قەوس کاک ئیسماعیل هەربار وەکو دەوڵ ڕەنگێت و ئاگاد لە وشتە نەبی کاکە ئەوە لێی نەدرابوو سێ لایڤی کرد گوتی بنەماڵەی عەبدوڵای چێخوا مبارەک دەمکوژن فریام کەون یعنی لێی نەدرابوو لێ ئەتوو لێ درا بە 10 کەسی بردرای حقەتی ڕەوای خۆتە بڵێ لێم درایە ینی لۆ بێن ئەو تاوانە گەورەی بچووک بکەیتەوە لۆ بێن ینی کا غالب لۆ عیبە ئەگەر بڵێ کاکە لێم درایە کاک عەلی ئەمە ساڵ لۆ عیبە برێ لێم درایە
يعني ئەمن لۆ عیبە بڵێم لێم درایە کاکە لە دێن لە ئەوروپای بەنمونە ئەوە گسکەکردنەوەی ئەو کەیسانە خۆیان کاک ئیسماعیل ببوورە و دیدارەوە کردی بەیتە چشە یعنی دەیانەوێ بێن تاوانی ئەو دەسەڵاتەی بچوو بکەینەوە باشە لۆ بچوو بکەینەوە ئەوانە دێن لە ئەوروپاش واز لە ئێمە ناینین ئەوەندە ئیرهابینە لە سای داعیشە خەڵکێک لێی درایە لۆ بشاتەوە خۆ غیرەتی کۆمەڵایەتی نییە ئەوە دێت تاوانێک لەو ئەوروپایەکە ئێمە زۆر بە ئاشکرا بە هەموو لایەک دەڵێن ئەوی یەک شەقمان لێ بدە یەک هەڕەشەمان لێ بکە شکایەتمان لێ کردیە باسیش دەکەی بە هەموو دام و دەستگاکانی ئەوروپی دەڵێن ئەوانە تیرۆریستن کە بشارینەوە یعنی بەشەشی نۆسڵتەیە جای ئەو کورعیبە خەڵک لێی نەدرایە فینگە فینچی دەکات ئەگەر وەچی تو دە کەس بیباتن دەبیت چ بکات کاغادی جان ئەمن بەڕاستی حەز ناکەم جوابی ئەو هەرزەکارانی سیاسی ئەوانە پێدەن هەرزەکاری سیاسی بەس ئەوە نییە کاک ئیسماعیل ینی ئەمەش خۆت حەز ناکەین بە خۆ دەزانی ئەوە ئەمە 20 ساڵە قەت جوابی کەسمان نەدایتەوە بەس ئەوەیە ناکرێت خەڵک چاواشە بکرێت ناکرێ ببینە زەخیرەک لۆ دەسەڵات یعنی ئەم ئەو جملای کاکادر ئەمن نازانم خەڵکێک ئەمن جورئەت بەخۆم دەم بچمە پێش مەسروری نازم ئەوەی باسی دەکات حرەسەت ئەم نەوام کردبی بەڵام ئەمن بەیەک قسەی نییە بەیەک قسەی نییە قڕتۆشی دەگرم بە قڕتۆشی باشە خێرەتو چەند ساڵێک پێویستاکە برێن ساڵێک 2 ساڵ پێویستاکە ئەتوو باسی مەلا مستەفا دەکرد لە قەبری تێگەیشتی ئێستا ڕێگە بە خۆت نادەی کە باسی بنە ماڵی بارزانانی کە بەس باسی قوباد و بابێری دەکەی کە قوباد و بابێر لەکنە من نیە دوو جەلادی ڕقەمیەکن جەلادی ڕقەمی تو دێهێرش دەکەی سەرە من ئەخە من دەزانم ئەتوو موخت دەزانم موخت بای چەندە دەزانم ئەتوو خەتە لێ بکەم خەتە لێ بکەن شەوان ناوێری بنووی چ دێهێرش دەکەی سەرە من کاک ئیسماعیل بەرحاڵ بە نەکەوینەوە نقطەکەمان شەرعە لە بۆ خەڵک یعنی خەڵک نابێ کە لێی بدرێ بیشاتەوە دەبی بستە دادگا بڵێ با بە ئەوانە تیرۆریستن گەورە بکرێتن سوود لە دادگاکانی ئەوروپا وەربگیرێ ئەوە غیرەتی کۆمەڵایەتی نییە یعنی ئێمە ئەسڵەن ئەوە گەورەترین خزمەت بە دەسەڵات دەکەن کە لێمان دەدرێتن ئەوە بی دووش بن بۆ خۆشم یعنی قوربانیم کاچی منەوە خەڵکت بەمە دەڵێ بەڵگا وەک ئەوەی بێن هەموو بەڵگەکان خزمەت بە دەسەڵات بکەن برێ با بە ئەوەندە بەڵگەمان دەکنێتە دەسەڵات احتیاجی خۆی وەگری ئەسڵەن پۆلیس عقوبەمان دەدا بدایەت ئەگەر ئەمە یەک بەڵگە بڵاو بکەینەوە ئەجە خۆ ئەمە ئیش لە بۆ ئەوان دەکەن یان تحقیقی ئەو قسەی ئەمن دەڵێم ئەو پۆلیس دەزانی بەرحاڵ کاک ئیسماعیل ئەگەر قسەی شکەت مابی ئیزافە کاقادر ماشەڵڵا جەنابەت کەسەشی ڕۆشنبیر و کەسەشی دوور دەڕوانی ئەمە نازانم خەتەفکردن چ کابرای بکوژی سەقۆچی پێ بکەوی شەقەشی لێ بدەی یان چلەی نەدەی نازدا هەر قالبی خەتەفکردن و فڕاندنی داماننا کابرا تیرۆر کرا داماننا کابرا یەک شەقی پێکە دامانە هەلیان نەدا نازدا قالبی خەتەفکردنی کو حق بە خۆیان دەدەن دێن دەرن ئەوە بابە نابی ئەتوو وجداندا ئەتوو ڕخنی لە پارتیوێچێتی دەکەی بەڵام ئەتوو بەخۆت لە پارتیوێچێتی بەڕاستی بێویژدانتری لە پارتیوێچێتی بێویژدانتری دی ڕخنەی لە من دەگری ئەخەمە قوربانیمە ئەمە قوربان دەبی لەو چرکە ساتا من قەزمان هەر یەک و دونیا ئەو چرکە ساتا هەر کەسێک ڕخنەی لە هەر یەکێک هەبێ لە کاتی تنگانە و لە کاتی وا دەبێت یەکەم پرۆتستۆی ئەو تاوانە بکات دوای ئەوە بە تەلەفۆنە بەسەر پاژماوەشکە ڕخنەکانی خۆیان ئاڕاستەی ئێوە بکەن ئەگەنا کەسانی ئازادی خواز نین کەسانی ئازاد من لەو دوای شت نمونەیەک دێنمەوە کاک ئیسماعیل برادەرێکی خۆتان هەر لەو گەنجانە پەیوەندی پێکردم لەسەر چەقوو یعنی قەزم کات ئەو کەتو باز تاوان کرد وتی یەکێک هەولی دابوو بە چەقوو لە یەکێکدا سوتفە بەر ببووە چەقوەکەش کەتبە عەردی یعنی پێی نەکرابوو کابراش پێی نەکردبوو لە تحقیقی پۆلیسەکە گوتی ئەگە بەرنەوە وایە لێت دەدا عقوبەی چەقویان بەکاری نابوو بەس خەڵکیمە هەندێک کەسێ زۆر بێویژدانە ئەوە حساب دەکا ساتوورەکەم سەری نەبڕی لە کاتێکدا ئەتووە خۆ بە سەمات هەیە لەسەر ئەوە دەیە لە بۆ ئاڕاستەکرا کە پێ دەڵێن بەڵگە نییە وەکو خۆت دەڵێ ئەتوو کامیرت لەکرد نەبووە خۆ لە 20 کەس لەوێندەر نەبووە باشە بەجددی ئەخۆ ئەگە کامیرە شتە پەیدا کرد نەکەی بڵاو بکرێتەوە بەڕاستی ئەو نقطەیە ئەگەر برادێکیش بۆی هێنای ئەو نابی ئەوە بڵاو بکرێت چێ کاکم بڕوا دەکا
تەواو ئێمە لێمان درایە بڕوا دەکەن بڕوا بکەن بڕوا ناکەن زەو خۆتان کەی سەگ لە بۆ ڕازی دوو کەسی وکەی بەڵێ ببوورە کە جەنابەت گوتت پێم وابێ قەپاتت دەکرد بەڵام ئاخیر هیواری من بەڵێم بی بەخوای گەورە ئەو مۆزوعە لە یاسینی خۆش نابم لە ڕووی یاسایی لەبم باوەڕم لە وڵاتەشیمە و باوەڕم بە یاسایە و یاسەش سەروێرە دڵنیا بە خۆشم دەستێنم خۆش نابم ویژدانی بوو ئەو پەڕی نامەردی و بەرامبەرە منیان کرد ئەمە سەبرکردترین باشترین ئەوانی هێرشیان کردە سەر من غێر ناڕاستە و خۆیان ڕاستە و خۆ ئەم بەس ئۆندەیان پێدەم دەم لی تەقیلە بەس لە خوای بترسێن لە بۆی چ جوابی خۆتان دەنەوە 4 ڕۆژکە 5 ڕۆژکە مانگەشکە 2 مانجکە سارەشکە ئەو کاتی چ جوابی خۆتان دەدەنەوە خۆ لە پێش چاوم زەلیل دەبن لە پێش چاوم یعنی دەبنە دەعبە هەبەڕاستی دەکا وەختێک کە دەرکەوت کە لە تو درایە بە چەقوت تا راپۆرتی مەبەست پزیشکی و لێدان بوو بەرحاڵ کێشە لەوە نیە لێش نەدراوی برام بەس اختطاف کرای کاکی اسماعیل ئەمە منتەهین ئاگاداریشین خەڵکێکی زۆر پاڵپشتی سۆلیداریتی توی کردیە بەڵام ئێمە شۆک و کاک ڕەنزەر دوێنێ شەو باسی کرد کە وەختی خۆی گۆڕان داوایان لێ کردی هەمان عەقڵیەت بجوڵێتەوە ئەو گوتی ئەمە ئامادەنین بە ڕێگای یاسایی دەیکەین ئەگەنا بە سەدان کەس ئامادەی هاوپڕاوسۆزی لە تو دەربڕیا بەڵام ئێمە دەمانێت بە تیرۆریستناسینی پارتیوێکێتی و گۆڕان لە ئەوروپا بکەنەوە داوا دەکەین گۆڕان هەڵوێستکەیەکی ئەگەنا ئەوە گرانە سەر ڕادۆستی باشە کاکی اسماعیل دوایین وشەت ماندوومان کردیەوە شۆکە زۆر بەڵێ دوایین وشەم زۆر سپاسی ئەو خەڵکە بە ویژدانان دەکەم هاوسۆزی خۆیان ئەگەر بە کۆمنتێکی بی ئەگەر لە ناخی دریان هاوسۆزەکیان دەربڕیبی ئەم سوپاسی یەک بێکیان دەکەم دووبارە شانازیش دەکەمەوە کە پێم کەتیە دڵنیاتان دەکەمەوە ئەو ڕێباز و ئەو خەباتە هەر بەردەوام دەبین و هەر بەردەوام یعنی یاسی خدر بێتەوە ئەوروپای دیسان هێلکەی لێ دەدەیەوە یان یاسی خدرەکان بە دڵنیاییەوە من دڵنیام کاک اسماعیل خەڵکێکی زۆر شانازیتان پێ دەکات ئیلهامتان لێ وەردەگرین ئەو گەنجانەی لەندەن مێژوشکیان دروست کرد لەگەر هەر سەرنجێک کە بێت بەس ئێوە جێگای شانازی زۆر سپاس کاک اسماعیل شەوەشی ئارام کاتێک خۆش سەرچەم